بە 1000 دینار توانرا زیاتر لە 200 خان و ناوەندی خزمەتگوزاری دروست بکرێت. ئەوەی من باسیەکەم خەون نییە، بەڵکو ڕاستیە. ئەم کارە لەلایەن گەنجێکی خەڵکی بابلەوە بە ناوی سەیف عەباس گەتوف کە کارمەندی هێزە ئەمنیەکانە ئەنجام درا. سەیف لە ساڵی 2019 بە بیرۆکەیەکی زۆر سادە دەستی بە پرۆژێکی خێرخوازی کرد بە ناوی تەبەڕع ب1000 دینار فقط واتە تەنها 1000 دینار ببەخشە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی کردەوە. لە ئەنجامدا توانێت زیاتر لە 210 خان و بۆ هەژاران دروست بکات کە پرۆژەیەکی نیشتەجێبوونیش لەخۆ دەگرێت بە ناوی پرۆژەی مەدینەة الخەیری والعەطا. مەدینەة الخەیری والعەطا پێکهاتووە لە 100 خان و بۆ هەژاران و نەخۆشخانە و پەیمانگا و قوتابخانە و باخچەی ساوایان و مزگەوت و مۆڵ و یاریگای تۆپی پێ. ئەمە جگە دروستکردنی قوتابخانەیەکی دوونهۆمی کە 1000 قوتابی لەخۆ دەگرێت لە گەڕەکێکی هەژارنشین. ئێوەش دەتوانن ڕای خۆتانمان پێ بڵێن سەبارەت بە ئەم دەستپێشخەریە.